سڵاو بەڕێزانم کاتتان باش خۆشحاڵم جارێکی دیکە لە بەرنامەی ڕۆماڵی هەفتە دێمە وڵاتان بۆ تاوتوێکردنی بابەتە گەرم و گرنگەکان. دوای 9 مانگ لە چاوەڕوانی هاوڵاتیان دوجار حکوومەتی هەرێمی کوردستان پێکات. چاوەڕوانەکان کەم نین لە بابەتی ئەوەی کەم حکوومەتە فعلەن دەتوانێت حکوومەتێک بێ کە تەواوی خزمەتگوزاری گشتەکان و دابینکردنی ژیانی گشتی لە هەرێمدا پەیڕۆکات. جێبەجێکردنی تەواوی ئەو خاڵانەی کە سەرۆکوەزیران لە سەروبەندی سوێندخواردنە ڕایگەیاند لەسەر چی دەوەستێت. ئامادەی هێز لایەنە سیاسەکان چییە بۆ ئەوەی کارنامەیە وەکو خۆی جێبەجێ بکرێت و ئەو دەورەی کە لایەنە سیاسەکانی هەرێم بینیوانە لە ماوەی ڕابردوو ئایا دەورێکی باش بووە یاخود دەورێکی خراپ. من هەمومانە دەکەمە تەورێک بۆ گفتوگۆکردن و وەڵام لە میوانەکەم وەردەگرم. ئەویش سعید خۆشناو کادری پێشکەوتوی پارتی دیموکراتی کوردستان. کاک سعید بەخێر بێت. زۆر سپاس بێت. سەرەتا دەمەوێت یعنی ڕوئیا و دنیابینی تۆ بزانم بۆم حکوومەتە هاوشانی ئەو چاوەڕوانەی کە ئێستا هەیە لە بابەتی ئەوەی کەم حکوومەتە فعلەن حکوومەتێک دەبێت جیاواز لە هەموو کابینەکانی ڕابردوو با دەرلەمە تۆ چی خوێندنەوەیەک هەیە بۆ ئەم حکوومەتە دەتوانێت چی بکات؟ زۆر سپاس کاگەر سەلام. بۆ چۆنی من ئەو حکوومەتە بە سەرۆکاتی ڕێزدار کاک مەسرور کە کەسێکە لەو بوارەدا پێشکەوتنی باشی هەبووە و توانیوێتی و ئەو کارنامەیە کە پێشکەشی کردووە من دڵنیام یەک بە یەکی خاڵەکان جێبەجێ دەکات چونکە کەسایەتی ئەو بەڕێزە توانا و لێهاتوەکانی زۆرن. باشە پێشەوەی مەسەر هێڵە گشتەکانی کارنامەکە یعنی ئێستا بمانەوە نەمانوێت لە شەقام و میدیا چاوەڕوانی بۆ هاوڵاتی دروست کراوەکە یعنی هاوڵاتی ڕەنگە حەقی خۆشی بێت کە چاوەڕێی نەم حکوومەتە بێت. ئایا دروستکردنی سەقفێکی چاوەڕوانی بۆ هاوڵاتی بۆ حکوومەتی داهاتوو شتێکی ئاساییە ئەمە؟ بەڵێ زۆر ئاساییە. خۆی لە هەموو وڵاتاندا دواکەوتنی حکوومەت یا چاوەڕوانکردنی خەڵک زۆر شتێکی ئاساییە. دەتوانرێت هەتا ماوەی ساڵێکیش چاوەڕانی ئەو حکوومەتە بکەین چونکە ئەو نۆمانجی بەسەردا ڕۆیشتووە و ئاسایشە چونکە ئەو حکوومەتە باری قورسی لەسەر شام بۆ پێشووتر هەمومان باش دەزانین حکوومەتی بەڕێز کاک نێچیروان تووشی کۆمەڵی قەیران و شەڕی داعش و وە کۆمەڵێک مەشاکل بوو بەڕاستی قەرزێکی زۆریشی کەوتوتە سەرشان. ڕەنگە ئێمە بە ئاسانی ئەو حکوومەتە نەتوانێت ئەو کارانە جێبەجێ بکە ئەگەر لێ هاتووی شخصی جەنابی کاک مەسرور بارزانی دەبێت. باشە باسی گرفتەکانی کابینەی ڕابردووت کرد یعنی بۆ نمونە حکوومەتی ئێستا دەتوانێت تەواوی ئەو گرفتانەی کە ئێستا بوونی هەیە کۆتایی پێ بهێنێت یعنی ئەمە لەسەر چی دەوەستێت؟ بەڵێ دڵنیام ئەو گرفتانەی کە پێشووتر هەبوونە ئەوەش بە هەوڵ و هیمەتی هەموو لایەنە سیاسەکان و هەتا خەڵکی کوردستانیش ئەبێ زۆر بە پەرۆژ بن بۆ ئەو حکوومەتە چونکە ئێمە بمانەوێ نەمانەوێ بە کۆمەڵێک وەزعی ناخۆشدا تێپەڕێن ئێستاش وە هەز دەکەین خۆشیەکان دێنەوە. ئێمەش دەبێ هەموو هاوکار و هەماهەنگ بین لەگەڵ جەنابی ڕێزدار کاک مەسرور بارزانی و کە من دەڵێم ئێمە یعنیوە تا هەموو هێز و لایەنە سیاسەکان و بە پارتیشمانەوە ئەبێ پشتی ڕێزدار سەرۆکی حکوومەت بگرین بۆ ئەوەی بتوانێت حکوومەتێکی بەهێز دروستکە. ئەگەر حکوومەتێکی بەهێز دروست بێ بێگومان کوردستانێکی بەهێز دروست دەبێت وەک ئەوەی لە کارنامەی پارتیماندا پێشتر باسی لەوە کرا. باشە ینی دەمەی لەسەر کۆی ئەو کارنامەی کە سەرۆک وەزیران وەکو هێڵە گشتەکان ڕایگەاند بۆ توانی بزانم بۆ نمونە ئەو کارنامەی کە ڕایگەاندووە هیچ خاڵێکی تێدایە قابل ئەوە بێجێبەجێ نەکرێت خاڵێکی خەیاڵی تێدایە ئەم کارنامەیە؟ نەخێر هەموو خاڵەکان قابلی جێبەجێکردنن. هەروەک باسیشم کرد کەسایەتی ڕێزدار کاک مەسرور بارزانی بەهێزە لەو ئاستەیەوە و دەتوانێت ئەو کارنامەیە کە لە حکوومەت خستیا ڕوو یەک بە یەکی خاڵەکان جێبەجێ بکە. ئەوەی گرنگە لای من کە ئەو کارنامەیە کە پێشتر ئێستا خوێندیەوە خستیا ڕوو دای بەزاندوو بۆ ناو هاوڵاتیان جایەک لە دڵخۆشکاریەکانی ئەو خەڵکە جەماوەری کوردستان کە سیر دەکەی ئێستاوەی ڕێزدار کارنامەکەی ڕێزدار کاک مەسرور دەڵێ هیچ ڕۆتینێک لە دام و دەستگادا ئیرەکان نەبێ و گوێ لە یەک بە یەکی تاچی خەڵکی کوردستان بگیرێ و ڕێزیان لێ بگرن. باشە وەکە عەفوم کە لە مەوزوعی پەیوەندیەکانی حکوومەتیش کارنامەکانی دەتوانێت جێبەجێیان بکە. باشە بۆ من لە نووسینێکدا بەڕێزت ئاماژە بەوە دەکەی کە فعلا دڵنیام لەوەی کە ئەوەی کاک مەسرور ڕایگەاند وەکو کارنامە لە ئەلف و تاکو یایی جێبەجێ دەکات یعنی بۆ من ئەم تەوەقعی کە تۆ وەکو کادرێکی پارتی هەتا لە چیوە سەرچاوی گرتووە؟ بەڵێ
کارنامەکەی ڕێزدار کاک مەسرور لە ئەلفەوە هەتایە بەڕای من جێبەجیان دەکات و زۆربەی خەڵکی کوردستانیش هەروای دەبینن چونکە زۆر بە جورئەتەوە هاتوتە ناو حکومەت. ئەمە ئەم بۆچوونە بۆ منە پەیوەندی بەوە هەیە کە دەوری ئەزمموی ڕابردووی کاک مەسرور بۆ خۆی شاهێدە بۆی کە تۆ ئەم قەناعەتت لا دروست بێت. بەڵێ بێگومان دەور و کاریگەری کاک مەسرور لە ڕابردووە دەور و کاریگەریەکی باشی هەبووە و ئێستاش دڵنیام کە ئەو کارنامەیە ئەو زۆر بەرەو پێش دەڕوات. باشە بۆ نمونە یعنی لە تەواوی کارنامەکە چی خاڵێکی سنجڕاکێشی تێدایە کە بۆ نمونە تۆ بەدەر لەوەی کە کادرێکی پارتی وەکو هاوڵاتیە کە جێگەی سەرنج بوو بێ لای تۆ کە فعلن خاڵێکە یعنی لا هەموو خاڵەکانی دیکە باشتر و چاکتر لای تۆ. وەڵاهی ئەوەی سەرنجی من و هاوڵاتیانیشە داوای لە هەموو وەزیرەکان کرد گوتی ئێوە لە ناو حکوومەت ئەبێ کاری وەزارەت بکەن نابێ بە هیچ شێوەیە کاری دەستگا حیزبەکان لەسەر ئێوە هەبێت هەر وەزیرە و لە ناو وەزارەتەکەی ئەبێ ئیشی وەزارەت بکە. ئەوەی کاک مەسرور دڵخۆشکاری هەموو خەڵکی کوردستانیش بوو دەڵێ ئێمە لە ناو حکوومەت جێگای قبولکردن نیە کاری حیزبەتی بکرێت هیچ وەزیرێک لێ قبول ناکرێت. ئەوەیە خاڵش تریش نەمانی گەندەڵی و خاڵش تریش ئاشکراکردنی سەروەت و سامانی وەزیرەکان لە ئەندەسپاچی هەرێمی کوردستانەوە ئەمانە و کۆمەڵی خاڵی تر لە ناوبردننی گەندەڵی و سزادانی گەندەڵکاران و نەمانی ڕۆتینیش ئەوی پێشتر باس باشە بۆ نمونە ئەگەر ئەم کارنامێک و خۆی جێبەجێ بکرێت لە باشترین حاڵەتە ینی دۆ خێرێمی کوردستان بەرەوچی ئاراستەیەک هەنگاو دەنێت چونکە بۆچونە پێی وایە کە بۆ خۆی ینی سەردانی کاک مەسرور لە چەند ڕۆژی ڕابردوو بۆ بەغدا و کۆمەڵێک ئەو بڕیارانەی کە دەری کردووە بۆ خۆی دەڵێنیەتێکی باشی ئەو دەردەخات بۆ ئەوەی کە فعلەن حکوومەتە جیاواز بێ لە حکوومەتەکانی دیکە تۆ بۆ خۆ دەمە لێ خوێندەوە. بەڵێ ئەوەی کاک مەسرور سەرەتای لە کۆبنەوەی هەفتەی ڕابردوو کە باسی کرد و سەردانێکی بۆ بەغدا دەست پێ کرد نیاسپاچی خۆی بۆ بەغدا نیشاندا ئەوە خۆی لەوەدا دەبینێتەوە کە دەور و کاریگەرێکی نوێ لە حکوومەتی هەرێمی کوردستاندا ببینێتەوە ئەگەرچی ئەمە هەنگاوی باش دەنین یعنی ئەمەلمان باشە کە بەرەو سەر بە خۆبوونیش بڕۆین ئەگەر ئەو هەنگاوانە و پرژیری هەموو لایەن و خەڵکی کوردستانی تێدا بێ و حکوومەتە زیاتر سەرکەوتوو بێ. باشە بەدەر لەمە ئێمە دەزانین حزبەکان لە کاتی هەڵبژاردن و دواتریش هەر وەزارەتێک بۆ خۆی کارنامێکی خۆی هەیە کە دەیەوێت وەکو پەیڕەوی کاروبارەکانی پەیڕەوی لێ بکات ئەمە بۆ خۆی ینی تەناقوز بەریەکەوتن لەگەڵ و کارنامەیە دروست ناکات کە حکوومەتێتی بە شێوە گشتێکی ڕاگەاندووە. نەخێر جەنابی ڕێزدار کاک مەسرور داوای لە هەموو وەزارەتەکان کرد کە لە ماوەی 30 ڕۆژدا هەریەکە و کارنامەی خۆیان بنووسنەوە پێشکەشی ئەنجومەنی وەزیرانی کەن بۆەوەی ئەنجومەنی وەزیرانیش ڕەزامەندی لەسەر بدەن بەڵام لە چوارچێوەی ئەو کۆمەڵە خاڵە گشتیەکانی کە ڕێزدار سەرۆکی حکوومەت خستیە ڕوو. بۆ نمونە کارنامەکەی حکوومەت مرونەتی ئەوەی تێدا ئەگەر کارنامەی لایەنێکیا وەزارەتێک خاڵی باش و جوانی تێدا بوو جێگەی بکرێتەوە. بێگومان خۆی لە خۆیدا هەر لە کاتی هەڵبژاردنەکاندا هەر حیزبە و کۆمەڵێک کارنامەی هەبوو و دڵنیاشم هیچ حیزبێک لاری نییە لەو کارنامە جوانەی کە ڕێزدار سەرۆکی حکوومەت خستیە ڕوو زۆربەی خاڵەکان یەک دەگرنەوە و هەر ئەو کارنامەش بوو کە لە کاتی بانگەشەی هەڵبژاردن لیستی پارتیمان پارتی دموکراتی کوردستان کارنامەی خۆی بوو ئەمڕۆ جەنابی ڕێزداریش هەر درێژە پێدەری ئەو کارنامەی پارتیمان پارتی دموکراتی کوردستان. باشە کەواتە ئێستا ئەوەی کە گرنگە بۆ وڵاتی کارنامەیەکی باش و چۆنەڵی شاملمان هەیە بە دۆخی سیاسی هەرێم بخوات چۆن ئەم کارنامە باش و جوانە تەرجمەی ئەمری واقع دەکرێت ئەمە بەچی دەکرێت دەبێت لەکەوە دەست پێ بکرێت. ئەوە هەر بەتەنیا بە حکوومەت و بە سەرۆکی حکوومەت و بە وەزیرەکان ناکرێت بە هەر هەمومان دەکرێت هەر تاچێکی کورد باشە هەمومان دەبێت هاوکار بین چه حزب چه هاوڵاتی و ئەگەر هاوکاری ئەو حکوومەتەی بن بە مروری زەمان کارنامەکان وەکو خۆی جێبەجێ دەکرێن بەڵام ئەگەر گرفت و ئەوانە دروستکەین بۆ حکوومەت بێگومانم سستی دەخاتەوە ناو کارنامە. بۆ نمونە هاوڵاتیەک چۆن دەتوانێت
هاوکاری جێبەجێکردنی ئەم کارنامە بێت هاوشانی حکومت یعنی دەبێت چی بکە بۆ ئەگەر گەنداڵی بنی لە دام و دەستگاکی حکومت لە دائیرەیەک چوزانم لە بەڕێبەراتیەک دەبێت هاوکار بێت بۆ گەیاندنی ئەم گەندەڵی بە شوێنی خۆی ینی دەبێتەوە مەبەستی ئەمەیە نعم ئەوەی کاک مەسرور باسی کرد دەڵێ ئێمە لە گەندەڵ و گەندەڵکاران قبول ناکەین و هەر گەندەڵکارێکیش ئەبێ سزای تایبەتی سزای خۆی وەرگێ و ڕۆتینیش نامێنێ لە هیچ دام و دەستگاکان جاکە ڕۆتین نەما لە دام و دەستگاکان هاوڵاتی چی دەوێت ئەوڕۆ هاوڵاتی ژیانێکی خۆش و خۆشگوزەران دەوێت باز لەوە دەکات دەڵێ گوێ لە هاوڵاتیان بگیرێ و سکاڵاکانیان وەربگیرێ و وەڵامیشیان بدرێتەوە بە وردی یعنی و جێگای دڵخۆشیکردنە بۆیە من دەڵێم تاکێکی کورد ئەگەر ئەوانەی بۆ بکرێت جا من مەبەستی پرسیارەکەم ڕێک ئەوە بوو بۆ منە هاوڵاتیەک چۆن دەتوانێت هاوشانی حکومت بێت لەم کارنامەیە بۆ ئەوەی کە گەندەڵێکی بینی خۆ حکومت نایپەرژێتە سەرەوەی کە چاودێری هەموو دام و دەستگاکانی حکومت کات یعنی سەرقاڵی ئیشوکار باری خۆی هەیە بۆ منە هاوڵاتی نابێت ئەم گەندەڵێ ئەم ئیهمالە بگەینە شوێنی خۆی بۆ ئەوەی کە فلان خەلەل فلان گرفت لە دام و دەستگاکی حکومت هەیە بێگومان طبعا ئەوەی کاک مەسرور باسی کرد بۆ دەڵێ گەندەڵی بە شوێنی خۆی بگا و سزا بدرێ غیر خۆ کاک مەسرور لەوە هەموو شتێک ئاگادار نیە دەبێ هاوڵاتی ئاگادار بێ لە گەندەڵێک ئاگادار بێ لە جوورە گرفتێک ئەگەر ئەو هاوڵاتیە توانی کەوەی کاک مەسرور باز دەکات گوێ لە هاوڵاتی بگیرێ و سکاڵان لێوە بگیرێ هاوڵاتی بۆی هەیە سکاڵا بکات لەسەر ئەو گەندەڵی کە کراوە لە هەردام و دەستگایکی حکومت بەوەی بەتون بە زووترین کات سزا لێ وەرگێت چونکە ئەوەی کاک مەسرور گوتیەتی من دڵنیام 100% جێبەجێ دەکرێت و سزای گەندەڵ و هەردام و دەستگایشی دەدرێت ئەگەر گەندەڵی تێدا ئەم هۆشیاریە لای هاوڵاتی هەیە بۆ گەیاندنی ئەم پەیامە بەدام و دەستگای پەیوەندیداری ینی هاوڵاتیانی ئەمە لە ئێستادا قەناعەتی ئەوان لا دروست بووە و ئەگەر سەرپێچێک یا گرفتێکە بوو خۆی بگەێنن بێگومان ئەو سەرپێچەکان یاخود هاوڵاتی ڕەنگە لە پێشووتر وەکو پێویست مەسەڵەن گویان لێ نەگیرابێ یان سکاڵاکانیان لێوەرنەگیرابێ بەڵام ئەو بەرچاوڕوونیە کە دراوە هاوڵاتی دەتوانێت بە چاوێکی زۆر حەچیمانەوە بە ئەو گەندەڵیان و هەر گیر و گرفتێکە بێ بیگەینێتە سەر و وەلەوانەشە بیگەینێتە بگاتە ڕێزدار جەنابی سەرەوە باشە بەدەر لەمە ینی هێزولیانە سیاسەکان پێکاتەیەم حکومەتن و ئەگەر حکومەتی هێرێم شی بکەینەوە پێکاتەکەی دەبینین دوجار هەر هێزولیانە سیاسەکان پێکی دێنن بوونی هەماهەنگی باش و لە پەیوەندی نێوان حکومەت و هێزە سیاسەکان تا چەند گرنگە بۆ سەرکەوتنی حکومەت زۆر گرنگە پەیوەندی نێوان هێز و لایەنە سیاسەکان ئێمە لە ڕابردوودا بینیمان کە گرژی نێوان لایەنەکان و حکوومەت چ کارە ساتێکی لێکەوتەوە خۆ لە هەموو دنیادا دموکراسی هەیە معارەزە هەیە زۆر ئاسایە بە حزب معارەزە بە هێز و لایەن معارەزە بن بەڵام بەو واتایەنە تۆ لە جیاتیەوەی معارەزە بوون یعنی چی یعنی تۆ دەبی وڵات دروستکەی حکوومەت بەڕێوە بی ڕخنەی لێ بگری بەڵام ڕخنەی ڕوخێنەرنا لە حکوومەتەکەت بڕوخێنی بگاتە ئەو کارەسات بێگومانم لەوەی ئەو هاوکاری و ئەو هەماهەنجەی حیزبەکان سەرکەوتنیەکی باش دەبێت بۆ ئەو حکوومەتە و پێشکەوتو دەبێت باشە ئەو دەورەی کە حیزبی سیاسی لە ماوەکانی ڕابردوو بە هەموو جوانی و ناشرینەکانی و بینیوێتی دەورێکی باش بۆ یەخ و دەورێکی خراپ لە کابینەکانی داهاتوو ئەمە تەجروبەمان هەبوو لە پێشووتر گرژی نێوان لایەنەکان کاریگەری لەسەر حکوومەت هەبووە بەڵام ئەوەی ئێستا دەیبینم بەرەو پێشوەچوونێک هەیە چونکە حیزبەکانیش لەوە تێگەیشتن زۆر شت هەیە بە گرژی ناکرێت بە ڕەخنەگرتن ئاساییە ڕەخنە لە حکوومەت بگرێ و خەڵک بێنێتە سەرجاردا بەڵام گرژی نێوان لایەنەکان کاریگەری لەسەر حکوومەت دەبێت گەر هەموو یەک دەست هاوکار و هەمانجی حکوومەت نەبێت باشە ئەو ڕۆحەتێکە ئێستا ینی هەیە دەبینرێت ڕۆحێتێکە کە خزمەت بە بەرژەوەندەکانی حکوومەتکە لە داهاتوودا بێگومانە منەوەی دەبینم ئەگەر چی حکوومەت زۆر دواکەوت لەسەر هەندێک لایەن کە نەیانویست هەردەیانویست حکوومەت دوا بخەن بەداخەوە بەڵام دوجار گەیشتە قەناعەتێک کە هەوڵ و هیمەتی ئەو شاندەی پارتیمان پارتی دموکراتی کوردستان گەل لایەنە سیاسیەکان و دواتر ڕاستپاردنی ڕێزدار کاک مەسرور لە پەرلەمانی کوردستان وەکو بۆ پێکەنانی حکوومەت سەردانی هەموو لایەنەکانی کرد هەتاکو ئێستا ڕوحێتێکی باشیان هەیە و ڕۆئیەیەکی باشیان هەیە بۆ گەیشتن بە ئامانج و بۆ
یەکە بە یەکەی جێبەجێکردنی خاڵەکان. باشە ژنگەی داهاتووی سیاسی هەرێمەوە کە پەیوەندی بە پەیوەندی نێوان پەرلەمان و حکوومەتەوە بۆ خۆی تەوەرێکی دیکەی ئەم بابەتەیە، ینی ئەمەش بۆ خۆی دەتوانانی وەکو فاکتەرێکی دیکە سێ بکەین بۆ تەواوکردنی کارەکانی حکوومەت. بەڵێ لایەکە پرسیارەکە مە بەستم ئەوە بوو، ینی بێگومان بەشێکی باشت ینی باس کرد لە بابەتی ئەوەی کە حیزبی سیاسی دەبێت هاوکاری حکوومەت بێت، بەشێکی دیکەی پەرلەمانەوە ڕۆلی فراکسیۆنەکان و پەیوەندی کە لە نێوان فراکسیۆنەکان هەیە بۆ خۆی ئەمەش ناکاتە خاڵێکی دیکە بۆ ئەوەی کە ئەگەر پەیوەندی ئەمان باش بێت دوجار بۆ باشی بۆ حکوومەت دەشکێتەوە بۆ ئەوەی کە بتوانێت حکوومەتێکی سەرکەوتوو بێ لە داهاتووە. بەڵێ دەست خۆش بێ پەرلەمان شوێنی یاسادانانەوە حکوومەتیش شوێنی جێبەجێکردنە. بێگومان ئەو پەیوەندی کە لە نێوان حکوومەت و پەرلەماندا هەیە دەبێ وا بکەن ژینگەیەکی باش لە ئەو پەیوەندەی نێوانیاندا دروستکەن. ئەویش زۆر شت هەیە مەسەلەن زۆر یاسادانان هەیە قابلی جێبەجێکردنن، یعنی ئەو هەمە هەنجێ نێوان پەرلەمان و حکوومەتە بێ من بێگومانم حکوومەتێکی کارا و سەرکەوتوو دەبێ و حیزبەکانیش دەبێت لە ڕێگای پەرلەمانەکانی خۆیان هان بدرێن کە کاری باش بۆ وڵاتەکەمان بکەن. دەستخۆش ئەگەر گرفتێک خەلەلێک دروست بوو لە کارەکانی حکوومەت لە داهاتوو بەتەنیا حکوومەت خۆی لێ بەرپرسایە خۆت تێکڕای ئەو لایەنانەی کە بەشدار لەم حکوومەتە دەبێت ئەوانیش بۆ نمونە بە حەجمی خۆیان بەرپرسیارەتی لە ئەستۆ بگرن. بەڵێ ڕاستە هەموو حیزبێک لە شکستی حکوومەت بەشدارن، وەکەوەی پێشتر بینیمان زۆر حیزب هەبوون بەداخەوە لە کاتێک کە حکوومەت سەر دەکەوت شەریک بوون، بەڵام حکوومەت کە شکستی دەهێنا لە شتێک خۆیان بە دوور دەگرتەوە. من هیوادارم ئەوانەیە تەجروبە ببن و ڕاببن بە ڕابردوو و بیر لەوە بکرێتەوە کاری باش بکرێت بۆ سەرکەوتنی حکوومەتە. باشە بۆچی ئێمە دەبینی لە دنیای پێشکەوتووە لە دنیای دەرەوە بە تایبەتی حزبی سیاسی بەردەوام ینی پرۆژەی هەبووە و پێشنیاری هەبوو بە چاکنی دۆخی گشتی هاوڵاتیان، بەڵام زۆر جار دەبینین بۆ خۆی حزب هۆ کارێک بۆ نانەوەی جۆرێک لە پشێوی و دروستکردنی گرفت لە بەردەم حکوومەت، ینی ئەم ڕوئایە بۆچی لای ئێمە نەگۆڕاوە، ئەمە بەچی دەگۆڕێت؟ وەڵاهی من دڵنیام و هەم حیزبەکان هەم خەڵکیش لەوە تێگەیشتن بە شێوازی تر بەرنامەکانی خۆیان بگۆڕن تاکە وڵاتانیش هەروەکو ئێمەن، بەڵام ئەوان بە شێوازێکی دێموکراسیانە هەوڵ دەدەن پەیامەکانیان بگەێنن بە حکوومەت و ئەوانەی لە حکوومەتن حیزبەکان نەک بە واتایە تۆ ئەگەر ڕەخنەتە بێت لە حکوومەت خەڵک واتێ بگەینێ بڕژێنە سەر شەقامەکان و حکوومەت لەکەدار بکەن. نا ئەوەی من ئێستا دەبینم گەشتبینم بەوەی کە حیزبەکانیش و خەڵکی هەرێمی کوردستانیش لەوە تێگەیشتن دەبێت لەمەوە دووە هەمومان هاوکاری یەکتری بین بۆ ئەوەی حکوومەتەکەمان سەرکەوێت. باشە لە مای ڕابردوو خۆ ئەگە گرفتێکی شەبوو بێت زیاتر بابەتەکە پەیوەندی بەوە نەبووە کە یعنی فلان حزب کاری بۆ کردووە کە بۆ نمونە لە وەزارەتەکەی خۆی زۆرترین کادری خۆی دابنێت یا خۆ بە ئاراستەیە کار بکات کە لە بەرژەوەندی حیزبەکەی خۆی دابێت، ینی چاوەڕوان دەکرێت ئەمە بەتە کۆتایی پێبهێنرێت دەم کابینەیەدا. بەڵێ من ئەوەی ئێستا دەیبینم ڕێزدار کاک مەسرور یەکەم وشەی ئەو بۆ وەزارەت هەر وەزیرێک لە ناو وەزارەتەکەی نابێ حیزبایەتی بکات کەواتە ئەو وەزارەتە بۆ خزمەتی ئەو جەماوەرە و خەڵکی کوردستانە نەک بۆ خزمەتی حیزبکردن. تۆ وەزیرێک دادەنەی ئەو وەزیرە بچێ فڵانکەس و ئەو بێنێ و بینەوە چێ سەر بە حیزبەکەیەتی یاخود نەخێرشتی من وای نابینمەوە ئەوەی کارنامەکەی ڕێزدار کاک مەسرور بەڕاستی جدیاتی پێوە دیار بوو لەوەی کە قبول ناکرێت جێگای قبولکردنی بۆش. کاک سعید هەر دەمەوێت لە چوارچێوەی بابەتەکە بۆ چوونیشی بزانم بەسەر بابەتی ئابووری کە یەکێک بۆ لەو سێکتەرانی کە بەردەوام بە درێژای ماوەی حکوومەتەکانی ڕابردوویش یانی جەخلەوە کراوەوە کە دەبێت ئابووری هەرێم بەهێز بکرێت. ئەم کارنامەیە بۆ مەخاڵێکی وای تێدا بوو کە جێگەی دڵخۆشی بێت بۆەوەی لە پاڵ سێکتەری نەوت بابەتی ئابووری فرە سەرچاوە بکرێت وایە خۆت بێت بە سەرچاوێکی دیکەی داهات دەپاڵ داهاتینەوتە. زۆر سپاس. وەڵاهی من لێرەوە داوا لە ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەت دەکەم هەر ئەو پەیامەشی کە بە خەڵکی کوردستان ڕاگەیان خستیە ڕوو دەڵێ من جگە لە نەوت پەرە بە ئابووری تر دەدەمەکو کشت و کاڵ و سەرچاوەکانی تر. ئێمە کوردستانمان زۆر دەوڵەمەندە لە هەموو ڕوویەکەوە دەوڵەمەندە با پەرەی بدا بە سەرچاوی کشت و کاڵ هاوکاری برانی فەلاح بکات لە زۆر ڕۆوە بۆ ئەوەی بەروبوومە کشت و کاڵەکان وەک ئەوەی دەبینین
لە پێگەاندنی بەروبوومە کشتتوکاڵەکانی خۆمان ئەو قیمەتی بۆ ناگرێتەوە کە ئەو مەسروفەی تێدا کردووە واتە زۆربەی هەرە زۆری فەلاحەکانی ئێمە زەویەکانی خۆیان جێهێشتووە بۆی لە کاتێک بەروبوومی ئێمە دەگاتەیە یعنی هیچ بەرنمەیەک نەبووە کە بتوانن بەروبوومەکەی ئێمە بفرۆشێتەوە وڵاتانیانە دەرەوە خاڵش تریش هەر لێرەوە داوا لە جەنابی سەرۆک دەکەم ڕێگا خۆشکا بۆکردنەوەی کارگەی گەورە و هاوکار بێت بۆ ئەو خەڵکانەی کە سەرمادارن لە دەورەوەی وڵات بیان هێنەوە لێرە کارگەی گەورە بکەنەوە بۆی چتر خەڵکی ئێمەش چاوی لە دەستی حکوومەت نەبێ و چاوی لە دامەزراندن نەبێت و ئیتر خۆیان بکەونە سەر ئیش و کاری خۆیان بێگومانم ئەگەر یاسایەشیش دەربکرێت لە مەوزوعی خانە نشینکردن هەر تاکێکی ئەو خەڵکە کوردستان لە کەرتی گشتیدا کار بکات لە دوان ڕۆژدا بۆیان بە خانەنشین حساب بکرێ من وای دەبینم خەڵکیش ئەوەندە تەزەخۆم یاخود گوشار ناخاتە سەر حکوومەت بۆ دامەزراندن ئەوش لە ڕێگای تر دەکرێەوەکەوەی باسم کرد کە ڕێزدار جەنابی سەرۆک پەرە بە بواری کشت و کاڵ و بواری تەکنەلۆژیا و بواری کارگەکان بدات لە جیاتیەوە ئێمە چاومان لە وڵاتان بێشتی لێ وەرگین با ئێمە بەروبووم با ئێمە کاڵاکانی خۆمان بنێرینە دەرەوە کوردستانمان زۆر دەوڵەمەندە و خەڵکێکی دەستڕەنجینمان هەیە لە وڵاتە بەڵام خۆ پرسیارێک کاک سەعیدلانی لە ماوەی ڕابردوویشدا هەموو ئەم پرۆژە و پلانانی کە بەڕێزت ئاماژەی پێدەکەیت وەکو بەرچاوڕوونی دەیدەی بە حکوومەت وە لە ماوەی ڕابردوو ئێمە خاوەنی پرۆژەی جوان بووین خاوەنی بیرۆکەی جوان بووین ئابووری ناسان پێشنیار پرۆژیان هەبوو بەڵام جێبەجێ نەکراون ینی گرنتی هەیە بۆ ئەوەی کە ئەم کابینەیە فعلەن لەسەر سێکتەری ئابووری ئیشێکی باشکات بەڵێ جایەک لە خاڵەکانی کابینەی نوێ ئەوەیە جێبەجێکردنی بەهێزکردنی ئابووری کوردستانە خۆ ئێمە هەر نابێت چاومان لە نەوت فرۆشتن بێت نەوت لەوانەیە چەند ساڵێک یاخود ئەو گرفتانەی کە هاتنە پێش بینیمان لە سەردەمی ڕەفراندۆم و گرتنەوە و نەگرتنەوەی نەوت و تۆ ئەگەر پشت تەنیا بەنەوت نەبەستی پشت بە بوارەکانی تر ببەستە بۆیە من دڵنیام حکوومەتی داهات و پەرە بەو خاڵانە دەدا و بەهێزیش دەبێت و سەرکەوتنیش دەبێت هاوڵاتی لەم بابەتەدا ینی چاوەڕێی گۆڕانێکی نوعی بکات کە بەڕێزت ئاماژەی پێ دەکەیت کە گۆڕانکارێکە بەو شێوەیە دەبێت کە ئاماژت پێکرد بێگومان بەڵێ گۆڕانکاریەکان هەر لە ئێستاوە هەستیان پێ دەکرێت تۆ سیر کە پێشووتر خەڵک زۆر دڵناخۆشم بەڵام ئێستا هەر تاکێکی کورکە لی دەپرسی دڵخۆشە بەوەی کە ڕێزدار جەنابی سەرۆک هاتوتە سەر کار وە بۆتە بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران کۆمەڵی کارنامەی باشی پێەیە ڕێکەوتنی حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی بەغدا هیچ خزمەتێک بم قەزیە دەکات لە بابەتی بودجە و پرۆسەی نەوت بێگومان ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغدا ئەوەی دوێنێکە شاندێکی باڵای هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی ڕێزدار کاک مەسرور سەردانی بەغدای کردنی سوپاچی پیشاندا ئەوە خۆی لە خۆیدا و هەم عێراقیش ئیسیفادە لە کوردستان دەکات و کوردستانیش ئیسیفادە لە عێراق دەکات ئەگەر کێشە هەبێ و عێراقیش ئیسراحەت لە خۆی ناکەوە هەرێمی کوردستانیش باماشەوە بێگومانم لەوەی ئەو تەبایە لە نێوان هەرێمی کوردستان و عێراق کاریگەری باشی دەبێت باش ینی پرسیارێکی دیکە ینی زۆرجار هاوڵاتی بەرچاوی ڕوون نییە کە ئاخۆ ئێمە لەگەڵ حکوومەتی عێراق ڕێک بکەوین لەسەر بابەتی ڕادەستکردنی نەوت و بودجە یاخۆت حکوومەتی هەرێم بەسەر بەخۆ ئەم نەوتە بفرۆشێت کامیان لە بەرژەوندی ئێمە لە ئێستادا کاکە حکوومەتی عێراق ئەمڕۆ عادل عەبدولماهدیە کەسایەتیەکی بەرز و بەڕەزی هەیە بەڵام پێشووتر حەیدەر عەبادی بوو نووری مالکی بوو ئەوانە هەمویان تایفەگەریان لە عێراق دەکرد هیچ هاوڵاتی کوردیان بە دەرەجە دوو جاران سەدام هاوڵاتی کوردی بە دەرەجە دوو دادەنا ئەوانە بە دەرەجە سێ و چواریشیان دانەدەنە بەڵام ئەوەی ڕەچاو دەکرێت لە بەڕێزکاک عادل عەبدولماهدی و ئەو دۆستایەتی کە هەیبووە و هەمووشیان باوەڕتە بێ ئەو سەرکردە شیعەکان هەمویان قەرزاری کوردن هەمویان قەرزاری ڕێزدار جەنابی سەرۆک بارزانین بەڵام ئەوڕۆ دژایەتی خۆیان بەرامبەر هەرێمی کوردستان پیشان دەدەنەوە و من ئیشاڵڵا وای دەبینم ئەوانیش گۆڕانکاریان تێدا بکەوێت و بتوانن ئەو پەیوەندیانەی نێوان هەرێمی کوردستان و
عێراق پەرەی پێ بدەن. باشە من دەمەوێت لە کۆتایی بەرنامەکە تەواوی سەرنج و ئەوەی کە باسمان کە چڕێکێتەوە لە یەک خاڵا پێم بڵیت دوای تێپەڕبوونی چەندێک وەک مدەی زەمەنی دای بنین بۆی هاوڵاتی کار و چۆنەڵی کارەکانی حکومت ببینێت چەندێکی پێویستە؟ وەڵاهی ئێستاوە 9 مانگ ڕۆیە بەسەرەوەدا بەڵام پێویستیشی هەیە تا ساڵێک نزیکی ساڵ و نیوێک هەروەک پێشووتریش باسم کرد کە حکوومەت کۆمەڵێک مەشاکیلی پێشووی لەسەردا ماوەتەوە ئەوەش هۆکارەکەی دیار بۆ پێشتر باسم کرد دروست هەڵگیرسانی شەڕی تیرۆریستان و بڕینی بودجێ هەرێمی کوردستان و حکوومەتەش بەڕاستی کاتی دەوێ بۆ ئەو هەموو کێشانە چارەسەر بکە و ئەو کارنامەی هەیەی دڵنیام ئەگەر هەمومان هاوکار بین بە هەموو لا هێزە سیاسەکانەوە حکوومەتیش دەکەوێتە ڕێڕەوی کارەکەی خۆی و زۆر بە ئاسانی جێبەجیان دەکات. زۆر سپاس بۆ سعید خۆشناو کادری پێشکەوتوی پارتی دیموکراتی کوردستان سپاس بۆ ئامادەمود دووبارە بەخێربێت. زۆر سپاس بۆ ئێوەش خۆشحاڵم دووبارە دەستان خۆش زۆر سپاس دووبارە بەخێربێت. بینەرانی بەڕێز و خۆشەویست سپاس بۆ ئێوەش کە تاکو ئێستا بینەرمان بوون.